دیارە CPT ڕێکخراوی دژی ئەشکەنجەی یەکێتی ئەوروپا لە مانگی ئەیلولی 2022 سەردانی دوورگەی ئیمرالی کردو بمەستی چاودێریکردنی ڕەوشی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. بەڵام ئەو زانیاریانەی کە هەر ئەو کاتە CPT بڕیاریدا کە راپۆرتەکانی بۆ مانگی چوار دواخەواتە لە ئێستادا ئاشکرای ئەو سەردانە و چاوپێکەوتنەکەی نەکردەوە. بەڵام پارێزەرانی سەدە بارێزرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە 29 تشرینی دووەمە ئەویان ڕوودکردەوە کە زانیاریان پێگەشتووە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕەتی کردوێتەوە کە دانیشن لەگەڵ CPT بکات. کەواتە ئێستا ئێمە لە بەردەمی پرسیارگە ئایا هۆکارەکانی ڕەتکردنەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ دیدار لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی وەک CPT بۆچی دەگەڕێتەوە و ئێمە شرۆڤەی ئەوە ناکەین چونکە ئەزانین ئەوە هۆکارگەلێکی سیاسیە و پەیوەندی بەو تەجریدەوە هەیە کە لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کراوە و کاریگەری بوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دەرەوەی زیندانیان لە بینینی کەسوکار و محامەکان کە چەند ڕۆڵی دەبێت لە ئارامکردنەوەی ناوچەکە. کەواتە ئەمە بابەتێکی سیاسیە، بەڵام لە ڕووی یاساییەوە ئەمە پێشێلکردنێکی عورفی نێودەوڵەتیە. بۆیە ئێمەش وەکو کۆمیتەی ئازادی ئۆجەلان پشتگیری داوای محامەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەکەین کە داوایان کردووە بە زووترین کات هەم CPT راپۆرتەکەی بە دوور و درێژی بخاتە ڕوو بۆ بەردەمڕای گشتی و کۆمەلگای نێودەوڵەتی گەلی کورد و پێویستیشە لە هەمان کاتدا بە زووترین کات ڕێگە بدرێ بە بەڕێز پارێزەرانی سەدە کە سەردانی ئیمرالی بکەن بۆ ئەوی لە دۆخی تەندروستی و باری هەلومەرجی ناو زیندانەکە بزانن. بەشێکی دریشی لە هەمان کاتدا ئێمە دەبێت پشتگیری ئەو داوایی پارێزەرانی هەدەپە و هەر هەدەپە خۆی کە وەکو ئاکتەرێکی گرنگی باکووری کوردستان و کە بەرپرسیارەتێکی گەورەیان هەیە بەرامبەر گەل و بەرامبەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەو پشتگیریانەکەن کە داوایان کردووە بە زووترین کات دیداری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەم بۆ پارێزەرەکان و لە هەمان کاتدا پشتگیری ئەو داوای بەڕێز سەلاحەدین دەمرتاش دەکەین کە ئەویش داوای کردووە کە لە نزیکەوە چاوی بە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و هاوڕەکانی بکەوێ. بۆیە وەکو کۆمیتەی ئازادی ئۆجەلان هەست دەکەین لەم کاتەدا گەلی کورد لە دایاسپۆراوە لە دەرەوەی وڵات و هەروە لە ناوی خۆیان بە ئەرکی ئەخلاقی خۆیان هەڵسن و گرنگترینشتی شەوەیە کە چۆن لە ماوەکانی پێشودا چ کەمپینەکان چ خۆپێشاندانەکان ناڕزادەکان بتوان کە فشارێکی زیاتر لەسەر CPT و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەینەوە، چونکە ئاشکرایە کە ئەم دۆزێکی ڕەوایە و ڕەواترینیشی کە دەرەنجامی ئەو فشارانەی کە دروستمان کردووە لە ڕۆژانی ساڵانی پێشوە دەرکەوت کە ئێستا محکەمەی ئیتحادی ئەوروپی بڕیاری داوە کە ئەو دۆسیەی واتە ئەو داوایی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پێشکەشی کە بە محکەمەی عەدلی ئەوروپی کردووە ئێستا قبوڵیان کردووە و ماوەی ساڵێکیان داوە بە یۆنان بۆ ئەوەی بتوانێت بەرگرینامە و داکۆکی لە خۆی بکە لە بەرامبەر ئەوەی کە ئەو ناحەقەیە کە بەرامبەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کراوە کە ئەویش بریتیە لەوەی کە یۆنان وەکو وڵاتێکی ناویەکێتی ئەوروپا ڕەتکردنەوەی مافی پەنابەری بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کردووە و یۆنانیش تێکلاوە لەو پلانگەڕێ نێودەوڵەتیە قێسەونەی کە بەرامبەر بە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کراوە. و ئەوەی کە زۆر گرنگەوەیە کە لە تورکیا نەک پێشێلی یاساکانی نێودەوڵەتی و یاساکانی ئەوروپا و بنەماکانی ئەخلاقی مرۆڤایەتی کردووە، بەڵکو تەنانەت پێشێلی یاساکانی خۆشی کردووە. بۆ نمونە حەقی حەیات کە یەکێکە لەو پرینسیبانەی کە لە ناو دەستوری تورکیا هەیە کە ئەوەیە کە زیندانی سیاسی کاتێکە لە زیندان نابێ هەر زیندانێک کە مافی بینینی کەسوکاری هەیە مافی بینینی پارێزەریە، بەڵام ئەم مافە ئینسانیە لە ئینسانێک وەرگیراوەتەوە کە ئەویش بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. بۆیە گرنگە گرێدانێک لە بینی ئەم هەوڵ قێزەونانەی دەوڵەتی تورکیا بکەین کە بەرامبەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکە ئەویش ئەوەیە کە ئێستا ئەتوانین بڵێن کە ئەو شتێکمانێ ناوی شۆڕشە کە لە بە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە سەرچیاکان هەیە و بابەتێکی دیشمانەیە کە شۆڕشێکی ناوخۆیە لە زیندانەکاندا و تەجریدکردن و ڕێگری لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ترسە لەو پارادیمای کە هەیەی کە ئەتوانێت بەلایەنی کەمەوە چارەسەری کێشەکانی ناوچەکەمان بەتایبەتی هەر چوار دەوڵەت کات، چونکە قۆناغەکە قۆناغی هەستیارە شەڕ پەرەیسەندووە و هەموو ئاماژەکان بۆ
ئەوە دەڕۆن کە دەوڵەتی تورکیا دەیەوێت سەرکێشێکی مەترسیدار بکە ئەو سەرکێشێش پێش هەر کەسێک دژایەتی گەلی کورد و تەنانەت گەلانی ناوچەکەشەکە چونکە ئەو تموح و ئەو ئاماژانە پێمانەڵێن لە پێناو دەستکەوتنی چەند دەنگێکە لە هەڵبژاردنەکانی ئایندەی تورکیا ئەردۆغان ئەوێت لەسەر حسابی گەلانی ناوچەکە بە تایبەتی گەلی کوردیش مجازفە بکە بۆیە گرنگە گەلانی ناوچەکە و بە تایبەتی تر گەلی کورد لەم قۆناغە هەستیارەتە ئەم 3-4 مانگە کەماوە بە ئەرکی ئەخلاقی خۆمان هەڵسین ئەویش یەکەم بەرگری ڕەوایە دووەمیشان داکۆکیکردن لە مافەکان و پشگیریکردنی شۆڕشی گەلانی ئێران و داکۆکیکردن لە زیندانیانی سیاسی لە باکوور و ڕەتکردنەوەی هەر هێرشێکەکە لەسەر ڕۆژاوای کوردستان و تەنانەت لەسەر باشووری کوردستانیش کە ڕۆژانە دەبینی ئەو پێشەرکانانە چەندێ مەترسیدارە هەر شتێک لە دەرەوەی بینینی واقع ناتوانین قسە بکەین ئایا بۆک پێم وتی ئێمە تەنها وەڵامێک ئەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان دڵنیابە لەوە بابەتەکە کەیسێکی سیاسیە بابەتەکە پەیوەندی بەو تەجرید و گۆشەگیرەوە هەیە بابەتەکە ڕەتکردنەوەی هەڵوێستی CPT کە هەڵوێستێکی نامرۆڤانە هەیە و دوورە لە پرینسیبەکانی مافی مرۆڤ کە ئەوروپای لەسەر بنیادنراوە کەواتە ڕەتکردنەوەکەوە ئەو کاتە ئێمە توانی وەڵامی جدیمان دەستکەوێت کە ڕێگە بدرێت بە پارێزەرەکانی سەردانی بکەن بۆیە تاکە وەڵام بۆ ئەم پرسیارە ئەوەیە کە فشارەکانمان زیادکەین بۆ ئەوەی CPT و پارێزەرەکانی سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان بکەن.